چەند ڕۆژێکە حاجیان کاروان ئەچەند بەرەو وڵاتی سعودیە بۆ بەجێهێنانی فەریزەی حاج. لەم نێوەندەدا بچووکترین حاجی ئەم ساڵ کە لە دایکبووی ساڵی 2005 لە شاری سلێمانیە. من ئێستا لە لای خۆی و حاجی دارەڤان ساڵح. سڵاو لێ بێ. سڵاو لە تۆش بەخێر بێن سەرچاوەکانم. چۆن بۆ بڕیارەیە لە تەمەنێکی واکەمە پرۆسەی حەج بەجێ بێنی؟ سەرەتا بە ناوی خوددا هەر ئاواتی مناڵیم بووە، لە مناڵیەوە ئاواتم بۆ شوێنە خواستووە، سپاس بخوا لە ساڵی 2025 قسمەتم چووە ئەو شوێنەوە. یعنی 2023 ناوەنووسی و 2025 ناوهاتەوە. ساڵی 2023 ناومان نووسیوە و ساڵی 2020 ناوم هاتەوە. باشە، کاتێککە ناوە هاتەوتیان ناوە هاتۆتەوە بۆ پرۆسەی حاج، هەستە چۆن بوو؟ هەستێکی زۆر خۆش بوو، بەڕاستی باس ناکرێ. چێ پێوتی؟ وەزارەتی حەج و عومرەی سلەیمانی. ئەوان پەیوەندیان پێوە کردی؟ بەڵێ تەلەفۆنیان بۆ کردم. چۆن خۆتی بۆ ئامادەکەی بەنیازی کەی بڕۆی؟ ئەو ماوەی چەند ڕۆژێکە خۆمان حازر کردووە و ئیشەڵا 26 مانگ لە ڕێی فڕۆکەخانەی سلەیمانیەوە بە فڕۆکە گەشتەکەمان ئەنجام دەدەی. هیچ برادەرێک شتێکە لەگەڵان نیە؟ هیچ. ئەی دایک و باوکە حەجیان کردووە؟ دایک و باوکم ساڵی 2019 حەجیان ئەنجام داوە. بەڵێ حەزیان ناکرد لەگەڵ تا بێنە و کوڕەکەیان ببینە؟ بەرەوەڵا حەزیان دەکە، بەس پێی یاسای حەج و عومرەی سلەیمانی کە دەرچووە ئەوەی حەجی کردبێ ناتوانێت لەگەڵ یام ساڵ حەج بکاتەوە. بەنیازی دوعای چی بکەیت؟ وەزە دوعا عامەکان بێنە تایبەت. وەڵا دوعای خۆی گەورە بە باشتی بەریمان شاد کات و جەمیعی موسڵمانان و خدای گەورە دایک و باوکم بۆ تەمەندریشکا و لەشیان ساغکا و دووریان کا لە چی نەخۆشی و ناخۆشیە. سەرگیری کردووە؟ نەخێر. دوعایەوە ناکەی ئەو سەرگیری بکەی؟ وەڵا ئێشتا زووە بۆیە. بەڵێ. ئەی دوعای ئەوە ناکەی دەوڵەمەند بی؟ لەخوا بەزیابێ مادیمان باشە، خدای گەورە ڕزقی حەڵاڵمان پێ بدات زیاتر ئیشەڵڵا. چێکی ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی؟ کاسبکارم. ئەی وەکو خوێندن؟ ناخوێنم. نەوەڵ. تا چەندێک گرنگە گەنجان فەریزەی حەج بەجێ بهێنن؟ پرۆسەیەکی زۆر گرنگە، هیوادارم گەنجان زیاتر خوبەنە ئەم پرۆسەیە و هیوادارم لە ساڵانی داهاتوودا ڕێژەیەکی گەنجی زیاتر لەو فەریزەیە ببینم ئینشەڵڵا. باشە، بۆ شوێنێگەڵی هاوسەفەرێکە لەگەڵا بێت، بەزەمە پرۆسەی حەجە کە هاوسەفەرێکە لەگەڵا نەبێت ناخۆش نییە؟ بەرەوەڵا ناخۆشە، بەسی تر ئەمەیان بەدەست خودای گەورەیە کێ قسمەتی دەچێتەوە شوێنە و کێ ناچێت. بێگومان هاوڕێو هەیە. داواکاری چیان لێ کردووی هاوڕەکانە؟ وەڵا هەر دوعای خێر و ئەم شتانە. کابرای ئەفریقی لێنە هەوڵێ فلوس نەوەڵا هەرکە یەشیان بڵێ وڵات دوعایەکە بۆکە بەشکەم دەوڵەمە بنیاشون بێنم. دوعای ئەو شتانە دەکرێت ئینشەڵڵا. باشە، ماوەی چەندێک لێ مێننەوە؟ تقریبان گەشتەکەیمە 26 مانگ دەست پێ دەکات، بەو کە بەوەی بە ئێمەیان گوتووە تقریبان هەر 20 بۆ 25 شەو. ئەوەنە لێ؟ بەڵێ. دوای حاج بەنیازی چیت؟ بەرنامە چیە؟ وەڵا هەر بەرداوامین لەسەر نوێژ و ڕۆژ و دوعا و نووسا و پاڕاوانەکە. وەکو ژیانی خۆت؟ وەڵا هەر ژیانی ئاسایی بەڕێ بکەین ئینشەڵڵا. کاتێکە پێو بڵێن حاجی لە تەمەنێکی بچووکەوە، هەندێک کەس لەوانەیە ناوی حاجی بەکاربێنێت بە ناوەکەیەوە و کەسابەتیش بکات و ناوی باش نەڕۆژبێت. تۆ چۆن واکەی کە ئەو ناوە بە جوانی پارێزی؟ وەڵا شاتۆ کەسابەتەکەی بۆیە برسیارە و لێەکەم. بەڵێ، ئیتر دوورکەوینەوە لە فێڵ و تەڵەکە ئەم شتانە تا ناوەکەمان پڕ بە قاڵبی خۆی بپارێزی. دەسەکان نەخۆش بێ. سپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەم بچووکترین حاجیە لە سەر ئاسی هەرێمی کوردستاندا کە لە دایکبووی ساڵی 2005 کە 26 ئەم مانگە لە ڕێگەی فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانیەوە دەچێتە وڵاتی سعودیە و بۆ بەجێهێنانی فەریزەی حاج.